ماوەی 3 مانگە دانیشتوانی کەمپی مەخموور لە ژێر گەمارویەکی توندی هێز ئەمنیەکانی هەولێردان و بەوتەی بەرپرسانی کەمپەکەش ڕۆژ لە دوای ڕۆژ ئاستی گەمارۆکان توندتر و چڕتر دەبنەوە. وڵات بۆزان بەرپرسی ئەنجومەنی کەمپی مەخموور بە پەیامی ڕاگەیاند لە پاش ڕووداوەکی ڕێستۆرانتی هۆقەباز کە تێیدا کارمەندێکی کونسوڵخانەی تورکیا کوژرا ئاسایشی هەولێر گەماروی توندی خستوتە سەر دانیشتوانی کەمپەکە و بەردەوامیش گەمارۆکان توندتر دەبنەوە. وڵات بۆزان وتیشی چەندین جار هەوڵیان داوە هۆکاری گەمارۆکە بزانن بەڵام تا ئێستا هیچ کەس و لایەنێک وەڵامی نەداونەتەوە و خۆشیان نازانن بۆچی لەژێر ئەم گەمارۆ بێڕەحمەدان. هاوکات ئاماژەی بەوەش کرد گەمارۆکە هەموو هاتوچۆیەکی دانیشتوانی کەمپەکەی بۆ دەرەوە قەدەغە کردووە و ڕێگە بە هیچ هاتوچۆیەک نادرێت. بۆ هۆیشەوە سەدان کەس لە کارەکانیان دابڕاون و شوێنیان بە خەڵکی دیکە پڕ کراوەتەوە و ئەگەر گەمارۆشیان لەسەر هەڵبگیرێت بێکار دەمێننەوە. ئەمە بەدەر لەوەی کە دەیان قوتابی لە زانکۆ و پەیمانگەکانیان دابڕاون و ڕێگەیان پێ نادرێت بچنەوە دەوامەکانیان. ئەمەش مەترسی لەسەر خوێندنی ئەم ساڵی و قوتابیانە دروست کردووە. بەرپرسی ئەنجومەنی کەمپی مەخموور باسی لەوە کرد تەنانەت ڕێگە بە نەخۆشەکانیشان نادرێت کە بۆ وەرگرتنی چارەسەر بچنە دەرەوە. لە ماوەی ڕابردووشدا 5 ئافرەتی دووگیان بەهۆی ڕاگرتنیان لە بازگەکانی ئاسایش و ڕێگە نەدان بۆی بگەنە نەخۆشخانە منداڵیان لەبار چووە. وڵات بۆزان لەسەر بەردۆخی ئەمنی هاوڵاتیەکانیان وتی لە چەند ڕۆژی ڕابردوودا 4 کەسیان دەستگیر کراوە و تا ئێستاش هیچ لەباری چارەنووسیان نازانن. هاوکات لە چەند ساڵی ڕابردووشدا 8 هاوڵاتیان دەستگیر کراوە و تا ئێستا لە زینداندان. لە ماوەی ڕابردووشدا بۆ شکاندنی گەمارۆکەی سەریان چەند جارێک دانیشتوانی نێو کەمپی مەخموور گردبوونەوە و خۆپیشاندانیان ئەنجام داوە. لە ماوەی ڕابردووشدا چەند ئەندام پەرلەمانێک سەردانی کەمپەکەیان کردو بە دواداچوونیان بۆ بارودۆخی دانیشتوانی ناو کەمپەکە کردو راپۆرتێکیشان لەو بارەوە ئامادە کرد کە تێیدا هاتووە کەمپی مەخموور بە تێکڕاکە نزیکەی 12,000 پەنابەری باکووری کوردستان لەخۆ دەگرێت. لەلایەن ئاسایشی هەولێرەوە گەمارۆ دراون و هەموو ڕێگایەکی هاتوچۆ گواستنەوە لە نێو هاوڵاتیانی ئەم کەمپە بۆ هەولێر ڕاگیراوە. لە ئەنجامی ئەمەش لە بوارەکانی تەندروستی و پەروەردە و دابینکردنی پێداویستی ڕۆژانە بەتایبەت بەدەستێنانی بواری مادی و ڕێگریکردن لە کرێکار و پیشەوەران بۆ ڕۆشنە سەرکارەکانیان ڕەوشێکی خراپی لەسەر ژیان و گوزەرانی پەنابەرانی نێو ئەم کەمپە دروست کردووە. لە راپۆرتەکەی و پەرلەمانتارانش داهاتووە بە درێژایی گەماروی سەر کەمپەکە هیچ بڕە دەرمانێک نەگەیەنراوەتە بنکەی تەندروستی کەمپی مەخموور. لە کاتێکدا چەندین نەخۆشی درێژخایانی وەک نەخۆشی شێرپەنجە لەو نێوەندەدا هەیە و بنکەی تەندروستی مەخمووریش ئەمبوڵانس و قاوشی عەمەلیاتیان نییە و هەر نەخۆشێکیان باری تەندروستی ناجێگیر بێت ڕێگە نادرێت ڕەوانەی هەولێر بکرێن. بۆ زانینی هۆکاری گەماروی سەرکەمپی مەخموور پەیام پەیوەندی بە پارێزگاری هەولێرەوە کرد بەڵام وەڵامی پەیوەندیەکەی نەدایەوە. هاوکات دکتۆر تاریق نووری بەڕێوەبەری گشتی ئاسایشی هەولێر ڕەتی کردەوە کە هیچ قسەیەک لەسەر گەماروی سەرکەمپی مەخموور بکات و لەگەڵ ناوهێنانی کەمپی مەخموور پەیوەندیا تەلەفۆنیەکەی داخستەوە. بەرپرسی ئەنجومەنی کەمپی مەخموور ئەو پرسیارەی کرد پێیان سێرا بەرپرسانی هەولێر لە یەک کاتدا هاوسۆزی بۆ کوردانی ڕۆژئاوا دەردەبڕن و بەبێبوونی هیچ پاسا و ڕوونکردنەوەیەکیش گەمارۆ دەخەنە سەر 12,000 دانیشتووی پەنابەری کوردانی باکوور.